خێزانی ئاسوودە. ودي أكتب كلمة وأرسل هاي بە ناوی خودای گەورە و میهرەبان. بینەرانی عەزیز، سڵای خوای گەورەتان لێبێت. ئەزیزانم، باسی خێزانی ئاسوودەیە. چۆن بتوانین خێزانێکی ئاسوودە دروست بکەین. لە بەنامەی پێشووە باسی گرنگی خێزانمان کرد. گرنگی ئاسوودەبوونیشمان کرد. و باسی ئەومان کرد کە خێزان ژن و مێرد بۆ یەکتری چەند گرنگە و چۆن دەتوانن بە هەنگاوەکانی خێزانێکی ئاسوودە خۆیان و دەوروبەرشیان خۆشبەخت بکەن. ئەزیزان، لە کتێبە دەروونزانیەکانە باس کراوە کە هەر مرۆڤێک نەزانێت بۆچی شتێک دەکات، نازانێت چۆن بیکات. سڕی سەرکەوتنی کارەکان ئەوەیە بزانی بۆچی دەیکەیت. کاتێک کە تۆ عەرزەیەک دەکڕیت، واتە زەویەک دەکڕیت، ئەگەر نەزانی ئەم زەویە بۆچی دەیکەی بە خانوو، ئایا دەیکەی بە ژێرزەمین، ئایا دەیکەی بە مەخزەن، نەخێر دەیکەیت بە مارکێتێک، نەخێر دەیکەیت بە زنجیرەیەک دوکان، نەخێر دەیکەیت بە باڵەخانەیەک، ئەگەر نەزانی ئەم بینایە بۆچی دروست دەکەیت و بە ئەندازیارەکە نەڵێیت من گومانم هەیە ئەو بینایە زۆر باش و جوان و مەزبوط دەرچێت. هاوسەرگیریش بەم جۆرەیە. کاتێک کە تۆی کچ و کوڕ لە مێشک و لە دڵ و دەروون و عەقڵتە بڕیارت نەدابێ و خۆت یەکلایی نەکردبێتەوە و نەزانی هۆکاری زەواجەکەی تۆ چییە، من گومانم هەیە لەوەی کە تۆ ئەم زەواجە ببێتە زەواجێک بۆ ئەوەی خێزانێکی ئاسوودەت بۆ دروستکە. لە ڕووی دەروونزانیەوە خاڵ زۆرە ئەو هۆکارانی کە دەبێتە هۆکاری دروستبوونی خێزان. من کۆمەڵی خاڵ لەم بەرنامەیە باز دەکەم و لە بەرنامەکانی ترشا کۆمەڵی خاڵ باز دەکەین کە ئومێد دەکەم تۆ باشترین و چاکترینیان هەڵبژێری. یەکێک لەو خاڵانی کە بۆچی هاوبەشی ژیان هەڵدەبژێرین. کۆمەڵە خەڵکێک هەیە، کۆمەڵە گەنجێک هەیە، کۆمەڵە کچ و کوڕێک هەیە هاوسەرگیری دەکەن لە پێناوی دوورکەوتنەوە لە تەنهایی. تەنهایە، بێتاقەتە. چۆن کوردەواری خۆمان وە زۆر جار بۆ خۆشی دەڵێن سینگڵە. سینگڵە و دەوێت کەپڵێ دروستکە، دەوێت خێزانێ دروستکە. لە ڕووی زانستیەوە دەڵێ ئەو جۆرە گەنجانەی بەم جۆرە هاوسەرگیریە لەسەر ئەم ئەساسە بڕیار دەدەن. ئەمە خۆڕزگارکردنە بۆ تەنیایی. ئەمە بەداخەوە زۆر بەدەگمەن دەبێتە هۆکاری خێزانی ئاسوودە. زۆر بەدەگمەن ئەمانە هۆکارە بۆ ئەوی کە لە داهاتووە سەرکەوتنێکی باش مسۆگەرکەن. چونکە ئەمە کچ و کوڕەکەت دەیانوێت بۆ پڕکردنەوەی کاتە بەتاڵەکانی. گەنجێکە و خەریجی زانکۆیە و بە تەنهایە و دەوێت شتێک خۆی پێ و مەشغوڵکە. ئێمە دەڵێن گەنجە بەڕێزەکەم بێویژدان مەبە. خۆ تۆمە سیارە نییە پێوەی مەشغوڵ بی. خۆمە مۆبایل نییە پێوەی مەشغوڵ بی. خۆمە کۆنتڕۆڵ و خۆ ئەمە ئەجیزەیەکی کۆمپیوتەر نییە پێوەی مەشغوڵ بی. ئەمە ئافرەتە. بۆ ئافرەتی ژوایە، ئەمە پیاوە، ئەمە ئینسانە، ئەمە مرۆڤە، ئەمە شەریکە بەشتە، ئەمە هاوبەشی ژیانتە. تۆ تەنها و تەنها بۆی لە تەنهایی دەرچیت، بۆی کەسێک هەبێ لەگەڵ تاو هاودەمت بێ و جاجار قسەی گاڵتە و پێکەنین و سوحبەتی لەگەڵا بکەی. ئەمە مەرجەکەتە، بەڕاستی تۆ ناتوانانی سەرکەوتوو بی. کاتە ئەم جۆرە کەسە شایستەی هاوسەرگیری نییە، شایستەی سۆز و خۆشەویستی و محەبەت نییە. عادەتەن ئەم جۆرە کەسانە لە کچەکانیان لە کوڕەکان هاوسەرەکەی خۆیان تەنها بۆ چییە؟ بەس بۆ دەستەبەرکردنی کۆمەڵە پێداویستیە، بۆ پڕکردنەوەی لایەنی دەرونی خۆیان. مەسەلەن بۆ نمونە بڕوایان بە خۆیان نییە، یان زۆر جار خۆیان بەکەم دەزانن، یان بۆ نمونە هەندێک جار پێداویستیشیان هەیە کە لە خواردنە، لە خەوتنە، لە هەڵسانە، لە سێکسە، لە هەر شتێکە کەم تا زۆر هەر تەنها و تەنها بۆ بیرکردنەوەی بۆ ئەمە، بۆی ئەم تەنهایی لێ نەجات بێ. کاتە ئەگە تۆ لەم جۆرە بیرکردنەوەیت هەیە، بۆیە زۆر لە بیر لە بێرپرسیارەتی ناکاتەوە و بەڵێنەکانی بیر لەوە ناکاتەوە کە چۆن بتوانێت ئەو بەڵێنانی کە هەیەی جێبەجێیکە. ئەم کەسانە زۆربەی کات کە دیقەت دراوە لە توێژینەوەکانە باس کراوە کە تەنها بۆ ئەوەیە کە لە تەنهایی نەجاتی بێت، لە کچەکەیان لە کوڕەکە. زۆر جار هاوسەرەکانیان لەگەڵ هاوسەرەکانیانە سار دەبنەوە، ڕوو لە کەسانی تر دەکەن. چکە ڕەنگە ئەم کوڕە بەڕێزەمان، ئەم گەنجە جوانەمان کە کچێکی هێناوە و ئیسەکردوێتی بە هاوسەری، ڕەنگە یەکێکی تری دەستکەوێت لە دایرەکە، لە کۆمپانیەکە، لەمە تۆزێک قسە خۆشتر بێت، لەمە تۆزێک بەرچاوی تر بێت،
لەبەرەوە زۆر لای ئاسایە بەجێ بێڵە چکە وەختی خۆی وەکو شەریکێک وەکو نەفرێک کە هاودەمی بێت لەگەڵ هێناوی تەنها و تەنها بۆی هەست بە تەنایی نەکە کاتێک کە هەستی کرد ئەم هەست بە تەنایی لە شوێنێکی تر پڕاکرێتەوە بۆیە زۆر بە ئاسایی دەچێت بۆ لای ئەوە بۆیە زۆر لای ئاسایە نەچێتەوە بۆ ماڵەوە بۆیە زۆر لای ئاسایە شەو درەنگ بچێتەوە بۆ ماڵەوە بۆیە زۆر لای ئاسایی ئەگەر بە 3 ڕۆژ بە 4 ڕۆژ ماڵەوە بەجێ بێڵە لەگەڵ برادر و دۆست و ڕەفیقیا بچێت بۆ سەیرانگایەک بۆ سەفرەیەک بۆ دەرەوەی وڵات بۆ هەر شوێنێکی تر زۆر لای ئاساییە بۆ چکە بەدیلەکەی بۆ پەیدا بۆ چکێ لە سەرەتاوە باسمان کرد ئەم جۆرە گەنجە زەواج دەکات بۆ ئەوەی کە کەم تا زۆر هەست بە تەنهایی نەکات کاتەمە جۆرە خاڵێکە تکارە دەکەین لە کچ و کوڕەکانمان بەم جۆرە عەقلێتە بیر مەکەنەوە ئەگەر نا ئێوە ناتوانن خۆشبەخت و ئاسوودە بن ئەمە ڕەنگە یەکێ لە خاڵەکان بێ قەی ناکە زۆر باشە بەڵام ئەمە مەرجی ئێوە بێت ئەمە سەبەب و ئەمە هۆکاری خێزان دروستکردنی ئێوە بێت دەڵێن خێزانی ئاسوودا دروست نابێت خاڵی دووەم ئەو کەسانی کە خێزان دروست دەکەن ئەو کەسانی کە هاوژین و هاوسەفەرێک بۆ خۆیان دروست دەکەن زۆر جا بیر دەکاتەوە لە ئەنجامی هەڵهاتن لە ماڵە باوان ژامە لە کوڕان بێ یان لە کچان بێ لەم حاڵەتەمان زۆر بینی و تۆمار کراوە کچەکە بێزارە لە دایک بێزارە لە باوک بێزارە لە یەک دوو خوشک و برای هەیە برایەکی هەیە زۆر ناڕەسەنە باوا بڵێن زوزوو سرە خاتە سەری و زوزوو بێتاقەتێکا و ڕەنگە لێی بدا و قسەی پێ بکە بۆ ئەوەی لەم وەزعان نەجاتی بێت دەوێت لەم حاڵەتە دەرچێت دەوێت لەم بارودۆخە دەرچێت بەڵام نازانێت لە بارودۆخ بۆ بارودۆخ نابێ بۆیە زۆر احتیادیە و زۆر جا تۆمار کراوە لە بەشە یاسایەکان کچەکە ئەترافی کردووە وتێتی لە دایک و باوک و خوشک و براکانم بێزار بوومە دەستی کردو بە کەپڵاندن و علاقە دروستکردن لەگەڵ گەنجێکە و گەنجەکەش زۆر جار مەبەستی ژنهێنان نەبوو تەنها دەستگەرمکردن بووە دەستگەرمکردنەوە بووە تەنها مەبەستیەوە بوو کە تۆزێک هەرخەڵەتادن نەخێ ڕەنگە ڕازیش بوو بێت ڕەنگە زەواجش کرابێ مانگێ 2 مانگ لە لای ماوە کوڕەکە مەبەستێکی حەقیقی نەبووە و کچەکەش تەنها ویستوێتی ڕابکا دوایی هەستی کردووە ئۆ ماڵی خۆی سەدقات لە هەندێ ماڵی تر باشتر و چاکتر و مەزبووترە کاتە عادەتەن ئەم جۆرە هاوسەرگیری و کوایە لە چاڵێکەوە بۆ ناو بیر بڕۆی ئەو کوڕەیان ئەو کچە کە زۆر لێکردنیان تایە یان لەبەر بێهەژاری یان لەبەر بێکاری یان لەبەر بێسەروبەری ناو خێزانەکانیان هەڵبێت خێزانێکی پەرتەوازە و خێزانێکی شیرازە تێکچوو خێزانێکە ڕەنگە جگەرە خۆر نێرگە لە خۆر وەکوڵێ تلیا خۆر مەشروب خۆر کۆمەڵێ خوشک و برای هەیە و بە نەوعێکە و شەڕ و ئاژاوەیە و دەنگە دەنگە بەداخەوە کچەکە یان کوڕەکە دەوێ هەڵبێت دەوێت نەجاتی بێت بەڵام لە ڕووی دەروونزانیەوە دەڵێت ئەمە خێزانێکی ئاسوودەی بە ئاسانی لێ دروست نابێت دەشێت ئەمە یەکێ لە هۆکارەکان بێ هەمیشە دەڵێن دەشێت ئەمە یەکێ لە هۆکارەکان بێت دەبێ خاڵەکانی تری تێدا بێت دەبێت مەرجەکانی تری تێدا بێت بۆی بتوانی تۆ دەبێت باش و چاک بزانیت لە چۆ دەڕۆی بۆی چۆ دەڕۆیت ئەم هەڵهاتنی تۆ لێرەوە بۆ هەنگاوێکی تر هەنگاوت ناوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر لە ماڵێکەوە بۆ ماڵێکی تر ئایا ماڵەکەی ترت ئاسوودەیە ئایا ماڵەکەی ترت باشتر و چاکترە کەواتە ئەم خاڵش ئەومان بیر دەخاتەوە دەبێت تۆ ئامانجێکت هەبێ تۆ دەبێت ئامانجێکی باش و چاک و مەزبوطت هەبێ تۆ دەبێت لەگەڵ هەلو مەرجی سەختەکانە خۆت ڕابێنی خۆت دەگەڵ دایک و باوک تا بسازێنی پێش ئەوەی زەواج بکەیت چونکە کچە جوانەکەی خۆم کوڕە جوانەکەی خۆم کە تۆ زەواج دەکەیت و لە سەیری ئەم بەرنامەیە دەکەیت لە یادت نەچێت کاتێ دەچیتە ماڵی کوڕێک دەبێ بە مێردت لە یادت نەچێت ئەگەر تۆ لەگەڵ دایک تا ناساز بی و لەگەڵ باوک تا تێکت دابێ و لەگەڵ خوشک و برا تا تێک دابێ لە داهاتووشە ڕەنگە پیاوەکەشش بۆکو پێویست ڕێزت نەگرێ لەبەرۆ خێزانێکی ئاسوودەت بۆ دروست نابێ کاتێک کە تۆ کوڕێکی لە دایک و لە باوک و لە خوشک و برا هەموویانت ڕەنجانووە لە پێناوی ئەوەی واز نەمانە بێنیت و بڕۆی لەگەڵ کچێکە خێزانێک دروستکەی و ناویشی بنەی خێزانی ئاسوودا من دەڵێم لێت ناشارمەوە داوای لێبوردنەکەم ڕۆژە لە ڕۆژان کچەکە ئەیداتە چاوتە دەڵێت ئەگەر تۆ ماڵ و ئایلەتان باش بواە لە لای دایک و باوکەی خۆتە بووی دایک و باوکەکەت سەردانمانی دەکرد و زۆر بە ئاسایی دەیداتەوە بەرەو ڕووتا دەڵێ ئەگەر تۆ باش بوویتایە و چاک بوویتایە خوشک و براکانت سەردانیان دەکردی دایک و باوکت ڕێزیان دەگرتی خزم و کەسوکارەکانت احترامیان دەگرتی بۆ یەکە سەردانت ناکەن دیارە خۆت خراپی ئەو وەختە وەڵامێکت پێنیە بۆ خێزانت خۆ ناشکرێ هەر بە شەڕ و ئاژاوە من دڵنیام دەگاتە شەڕ دەگاتە دووکە دووک دەگاتە مناقەشە دەگاتە لێدان و قسە و دەگاتە تۆراندن و زۆرجار دەگاتە تەلاقیش کەواتە تۆ نەتوانی خێزانێکی ئاسوودە دروستکەی بۆیە تکات لێ دەکەم بیر لەوە بکەرەوە کە تۆ بۆچی دەتەوێت بچیتە خێزانێکی تر بچیتە خانەوادێکی تەنانەت لە خاڵی سێمە هەندێک کەسێ هاوسەرگیری دەکات لەبەر بەرژەوەندی دارایی
هاوسەرگیری لە کچەکە لە کوڕەکە داراییەک بە کچەکە شک دەبات داراییەک بە کوڕەکە شک دەبات کوڕەکەی و سیارەیەک و سویچێکی سیاری پێ و تەرتیبات و عنتەریاتێک دەکا و لە بەردەمی مەکتەبێکی کچانە یان کچەکە لە بەردەمی مەکتەبێکی کوڕان یان لە سەفرە و سیاحەیەکە یان بۆ نمونە لە مناسبە لە هۆڵێک و سیمینارێکە عنتەریاتێک دەکا و خۆ نواندنێک دەکات کچەکە دەیەوێت ئەم کەسەکە سەرچاوی دارایە شووی پێ بکات هەست دەکات بانقێکی هەیە هەست دەکات بۆرسەیەکی هەیە هەست دەکات سەرچاوەیەکی داراییە وا تەسەور دەکات دارایی دەبێتە هۆکاری خۆشبەختی بەڵام ئێوە لە یادتان چووە خێزانی ئاسوودە بەرنامەکەمان باسی خێزانی ئاسوودەیە بۆیە باس ئەوە دەکەین مەرجی ژن و مێردی بەختەوەر و خێزانی ئاسوودە دەبێت تۆ لەسەر ئەساسێکی دارایی زەواجەکە نەکرابێ چکە تۆ لەسەر ئەساسێکی دارایی زەواجەکەت کرد تۆ خوێندنەوەت نییە بۆ ڕووداوەکانی کوردستان کە لە 1990 ئەو زەواجانەی کە دوای بە تەلاق کۆتاییت پێدێ لەو جۆرە کەسانەیە کە سەرچاوی داراییان تا ڕادێک باشە و چاکە ڕەنگە 105 110 112 لەبەر کەم دارایی و کەم موچەی و کەم بژێوی تەلاق ڕوویدابێ بەڵام لە 1970 کچەکەت دەڵێت پارەدار بوو بۆ کچی سەرفەکەت کچەکەت دەڵێت پارەی زۆر بوو هەر ڕۆژەی لە شوێنێ بوو کوڕەکەت دەڵێت پارەمان زۆر لەبەردەسا بوو خێزانم مۆبایل و ئەنتەرنێت و فەیسبوک و کۆمەڵێشتی بەکارێنا و سیارەیە برد و ئەم لە ئەولای دەکرد و حەفلە و حەفلەکاری دەکرد کەواتە یەکێ لە کێشەکان بۆیە تۆ وەڵامێکت پێ نییە بۆ داهاتوو ژیانت و دارایی وەڵامی زۆرێ لە پێداویستەکانت ناداتەوە و ڕەنگە بە وەفا نەبێ بەرامبەرت و ڕەنگە خۆشبەخت نەبی و ڕەنگە ئاسوودە نەبی بۆیە دیراسە کراوە ئەو کچ و کوڕانی کە لە باریکی دارایی باش و چاک و مەزبوطان شەرت نییە 100% خۆشبەخت بن شەرت نییە ئاسوودە بن شەرت نییە بتوانن بگەن بە ئامانج بۆیە دەڵێن دارایی باشە دارایی زەرورە و قەیچێکە کچ و کوڕەکەش کەم تا زۆر ئیش لەسەر دارایی بکەن کچەکە هەوڵ بدات کوڕەکە کاسبیە بێ کوڕەکە هەوڵ بدات کەم تا زۆر کچێک بێنێت و قەیچێکە ئەگەر سەرچاوێکی دارایی هەبێت یان موچە خۆر بێت یان فەرمانبەرێکی حکوومەت بیان لە شوێنێک کار بکات و تەنان دوای گواستنەوەش هەوڵ بدات بیخاتە سەر شوێنێکی کار و بۆی سەرچاوێکی دارایی باش و چاکیانە بێت بەڵام دەڵێن ئەمە مەرج نەبێ بۆ هاوسەری دروستکردن ئێمە خاڵەکانمان زۆرە ئەمڕۆ باسی سێ خاڵمان کرد بۆ ئەوەی کە بتوانین خێزانێک دروستکەین دەبێ هەوڵ بدەین زۆر ئەم سێ خاڵەمان تێدا نەبێت ئەگەر ناتوانین خێزانێکی ئاسوودە دروستکەین تا بەرنامەی داهاتوو بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ خێزانی ئاسوودە ودي أكتب كل مواد